بەناوی خی گەورە مێرەبان توێژە لە بەڕێزەکان میوانان لەگەڵ پاراستنی پلە و پای هەمووان ئامادەبوانی پێنجەمین کۆنفرانسی زانستیی نێودەوڵەتیی زانکۆی گەرمیان ئەم کاتتان باش. جێ خۆشحاڵیە ئەم کۆنفرانسە زانستیی نێودەوڵەتیە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی بۆڵێنیای ئیتالیا و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان و بەڕێوەبەرایەتی شوێنەوار و کەلوپوری گەرمیان بە ناونیشانی بژانەوەی گەورەمێژوو و کەلتوریەکان لە پێناو پەرەپێدانی داینەمیکی و بەردەوامی گەشت و گوزاری ئەنجام دەدەین. ئەم کۆنفرانسە تەنها کۆبوونەوە و بۆنێکی ئەکادمی نییە، بەڵکو وێستگەیەکی گرنگە بۆ داڕشتنی پلان و سیاسەتێکی گونجاو لە پێناو پاراستنی کەلەپور. هاوکات کاتێک باس لە بژانەوە و گەوهرە مێژوو کەلتوریەکان دەکەین، تەنها مەبەستمان پاراستنی شتە کۆنەکان نییە، بەڵکو مەبەستمانە کە بیانکەینە هێزێکی زیندوو بۆ پەرەپێدانی کەرتی گەشت و گوزاری. چونکە ئێمە بڕوامان وایە کەلەپور و مێژوو دەبێت ببنە هێز بۆ داهاتوو، نەک تەنها ناسنەمە بێ بۆ ڕابردوو. بەڕێزان، هەرێمی کوردستان بە تایبەتیش ناوچەی گەرمیان خاوەن ناوچەیەکی دەوڵەمەندی بێوێنەیە لە بواری مێژوو کەلتوردا. مێژووی پاشماوەی شوێنەوارەکان و سەلمەنەری ئەو ڕاستێن کە چەندین شارستانێت لە گەرمیانە بوونیان هەبووە. ئەمڕۆ هەڵسەنگاندن بۆ ئەم گەنجینە بەهادارە و گەڕانەوە بۆ ژیانی هاوچەرخ یەکێکە لە گرنگترین ئەرکەکانی ئێمە وەکو دامەزراوەیەکی زانستی. گەشت و گوزاری بەردەوام پێویستی بە ڕەگ و بنەمای قوڵ هەیە. ئەم ڕەگ و بنەمایەیش لە مێژوو و کەلەپورمانەوە دێت. ئامادەبوانی بەڕێز، لەم کۆنفرانسە 78 توێژەر لە 14 زانکۆی ناوخۆیی و دەرەوەی هەرێم و عێراق لە چوارچێوەی 33 توێژینەوەی زانستیا بەشدارن. ئەوەیش دەرخەری ئەوەیە کە بابەتەکە تەنها کێشەی ناوخۆیی نییە، بەڵکو پرسێکی گشتی مرۆڤایەتیە. هەر گەل و ناوچەیەک خاوەن گەنجینەیەکی مێژوو کلتوریە کە دەکرێت بکرێتە هۆکاری پەرەپێدان و گەشەکردنی کەرتی گەشت گوزاریدا. هاوکات دەرفەتێکشە بۆ دروستکردنی تۆڕی پەیوەندی نێوان توێژەران و پسپۆڕان لە بوارە جیاجیەکاندا. ماوەی 2 ڕۆژ کۆنفرانس دەرفەتێکی گونجاوە بۆ ئەوەی بەوردی و تەواو گفتوگۆ لەسەر شێواز و بەکارهێنانی میراتە کەلەپوریەکان بکەیت. هیوادارم ئەنجامی ئەم کۆنفرانسە بێتە نەخشە ڕێگایەک بۆ پرۆژەی گەورەی بژانەوە و کەلەپور و گرێدانی بە گەشت و گوزارەوە. ومێدەوارم ئەنجامی ئەم کۆنفرانسە نەک هەر لە ئاستی ئەکادمی بەڵکو لە ئاستی ئابووریش کاریگەری خۆی هەبێت. لە کۆتاییدا بە پێویستی دەزانم سوپاس و دەستخۆشی بۆ لیژنەی کۆنفرانس بکەم بۆ هاوبەشەکانمان، بۆ هاوکارەکانمان کە بێگومان بەو پەڕی دڵسۆزیوە لە هەوڵی ئەنجامدان و سەرخستنی ئەم کۆنفرانسە بوون. بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک ئێوەی شاد و سەرفراز بن.